دۆمۆ دی میلانۆ یەکێک لە بەناوبانگترین شوێنە گەشتیاریەکانی میلانۆیە. بەختم کرایەوە. خەڵاتی توێژەری گەنجی سەرکەوتوون پێبەخشرا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. میلانۆ بەس بە ئینتەر میلان و ئەیسی میلان بەناوبانگ نییە. لە ساڵی 2018 خەڵاتی توێژەری گەنجی سەرکەوتوون پێبەخشرا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم خەڵاتە لەلایەن زانکۆی پاڤیا ساڵانە دەدرێت بە 5 کەس کە ئەوانەی لە بواری خۆیان زۆر سەرکەوتوون. لێرە بە شێوەیەکی گشتی لەسەر 3 هێل ئیش دەکەین. بەشەکیان پرۆژەکانن تایبەتە بەو ڕووەکانەی کە لە کوردستان دەڕوێن، لە کوردستان خڕما کۆمان کردیتەوە لە چیاکانی کوردستان و هینایتمان لۆ ئێرکانە ئیشیان لەسەر دەکەین. مەبەستمانە لەو ڕووەکانە دەرمانی نوێ بدۆزینەوە. بەشەکەی ترمان تایبەتە بەو ڕووەکانەی کە لەسەر ئاستی هەموو دنیا هەنا، یعنی بە شێوەیەکی گشتی نەک ئەوانەی کە تایبەتن بە کوردستان. لەوانیش دوو جۆرمان هەیە. یەکێک لەو پرۆژانە ئیش دەکەین لەسەر حەشیش، ڕۆکی حەشیش و کە لەو پرۆژەی تەنسیقمان هەیە، کۆلابرێشنمان هەیە، پەیوەندیمان هەیە لەگەڵ شەریکەتی کۆمپانیایەکی ئەمریکی. هەروەها پرۆژەی دیکەمان هەیە تایبەتە بە ڕووەکێکی زۆر تایبەت کە لە ئوسترالیا دەڕوێ لەگەر شەریکەکی ئوسترالی پەیوەندیمان هەیە لۆ ئیشکردن لەسەر ئەو ڕووەکە. وەزعەکەتان کووە؟ ئەمجارەیان لە شوێنێکم تەواو جیاوازە. شوێنەکە یەکێک لە گەورەترین باڵەخانەکانی دنیاە، یەکێک لە گەورەترین کەنیسەکانی دنیاە، لە ڕاستیدا گەورەترین کەنیسەی ئیتاڵیایە. شوێنەکە ناوی دۆمۆ دی میلانۆیە. دۆمۆ دی میلانۆ یەکێک لە بەناوبانگترین شوێنە گەشتیاریەکانی میلانۆیە. لە ساڵی 1356 دەستکراوە بە دروستکردنی. ئەمە پۆلیسێک بوو، هی خۆمانە. لە ساڵی 1356 دەستکرا بە دروستکردنی. ئەی لە ساڵی چەند تەواو بوو؟ ساڵی 1965. یعنی چەند سەدەیەک خەریکی دروستکردنی بوون تا بە تەواوی بوو بەمەی ئێستا. ئێستا دۆمۆ دی میلانۆ ساڵانە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکەن. لە ناوەڕاستی میلانۆیە. میلانۆش پایتەختی هەرێمی لۆمباردیایە. خۆتان دەزانن میلانۆ پایتەختی فاشنە، پایتەختی جوانیە. پایتەختی فاشنە نەک تەنیا لە ئیتاڵیا، پایتەختی فاشنە لە هەموو دنیا. ناکرێت بیتە ئیتاڵیا نەیتە میلانۆ، ناشکرێت بیتە میلانۆ نەیتە دۆمۆ دی میلانۆ. ساڵانە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکەن وەکو گوتمان، بەڵام دەزانن هەفتانە 100,000 کەس دێتە ئێرە. 100,000 کەس، هەمووشی گەشتیار لە وڵاتە جیاوازەکانی دنیا. بۆچی؟ چونکە شوێنێکی گەشتیاری و مێژوویی گرنگە، چونکە ئێرە دۆمۆ دی میلانۆیە. اینجا جگەلەوەی کە میلانۆ گەورەترین شاری هەرێمەکەیە، یەکێک لە گەورەترین شارەکانی ئیتاڵیاشە. میلانۆ
بەس بە ئینتەر میلان و ئەیسی میلان بەناوبانگ نییە وەکەوەی کە لە تۆپی پێ هەیە بەڵکو بە دووەمۆ دی میلانۆش بەناوبانگە. بە شێوەیەکی گشتی لە 2010ەوە دەستم پێ کردووە لۆ ئیشکردن لەسەر ڕوەکە گیا دەرمانانەی کە بۆ چارەسەری پزیشکی بەکاردێن لە کوردستان مەبەستمانە کە دەرمانی نوێ لەو ڕوەکانە بدۆزینەوە کە تایبەتن بە کوردستان. یەکێک لەو ڕوەکانە توانیمان دەرمانێکی نوێ بۆ یەکەم جار بدۆزینەوە کە پاشان بەراوردمان کرد بە سیسپلاتین کە دەرمانێکی تایبەتە وەکو ڕفرێنس وەکو سەرچاوە بەکارمان هینا. سیسپلاتین مادێکە کە بۆ چارەسەری شێرپەنجە بەکاردێ. ئێمە هاتین ئەو کۆمپاوندە نوێی ئەو پێکاتە کیمیا نوێی کە جیامان کردەوە بەراوردمان کرد بە سیسپلاتین بینیمان کە ئەو کۆمپاوندی ئێمە 6 جار قووەتی ئەکتیڤیتیەکەی زیاترە لەو سیسپلاتین کە ئێستا دەرمانێکە بۆ چارەسەری پزیشکی بەکاردێ. ئامانجی ئێمە لێرە لەو تاقیگەیە دەست پێ دەکەین لە جیا دەرمانێک کە کۆمان کردیتەوە لە چیاکان جا لە چیاکانی کوردستان بێتیان لە ئەوروپا دەست پێ دەکەین بە پلانتەکە پاشان ئەکستراکشنی پێ دەکەین واتە لی دەکەینەوە لە ناو سۆلڤێنتی دادەنین لۆ ئەوەی ئەو مەوادە کیمیایانەی تێیدا هەیە دەری بێنین پاشان جیای دەکەینەوە مادەکان لەکتری و پاشان خاوێنی دەکەینەوە مادەکان لەکتری و پاشان بە NMR دێن مادەکانی ناوی دەناسینەوە بۆ ئەوەی لە خطوەی لە کۆتا پرۆسس لە خطوەی نهایی بگەینە دەرمان کە ئەوە مەبەستی سەرەکی ئێمەیە لەو تاقیگەیە لە گژوگیای دەست پێ بکەین و بتوانین لە کۆتایی دەرمانی لێ دروست بکەین بە تایبەت ئەگەر دەرمانەکە نوێ بێت. ئەوەش دۆزە نابێت مۆتۆری لاکە دەمەمە ئەو لای چونکە ئەوها باشترە لۆها باشترە هەتا لە من نزیکتر بی فکر لە قسەکەی دەکات چ بوو مەسەلە ئەوەش چایە فەرموو دەستخۆش ساتلۆ بێ ساحێمارم بوومە میێوان هەر ساحێب ماڵم کاکە لە بەرنامەکەی دەرێمە بە تاکی و خۆ ساحێماری ئەو مانەوەی تۆ لێرە ئەم ماوە زۆرە جگە لەلایەنە زانستیەکە سوودی هەبوو بۆ دروستکردنی پەیوەندی نێوان زانکۆکانی کوردستان و یالانێکم زانکۆکی خۆت و زانکۆکانی ئێرە بە تاکید کاکتۆر ئەمە تقریبان لە ساڵی 2015ەوە دەستمان بە کۆلابۆریشن کرد لەگەڵ زانکۆکانی ئیتالیا و تا ئێستا 13 قوتابی دکتۆرە پێشەوەی ئەمە بۆ تەواوکەی ببوورەکە کەتبوویە سەرخەت بەس هەندێک لە شتانە قەیناکە هەڵیانگرم ئۆکەی لۆ بۆ نمونە سەمونونەکە هەڵدەگرم نان و سەمونونەکە نان و سەمون دەتوانی بخۆیت بەس من نایخۆم و بە شێوەیەکی گشتی بنوان پێ باشە کە نان و سەمون خۆمانی لێ پارێزین نانی تیری کوردی ڕۆژانە بەشێکیشی بخۆی ئاساییە بەڵام بەگشتی هەر نەیخۆی دەتوانی و سوودی باشی ئەگەر نەیخۆی ئەمە ئەو پیتزاش بە هەمان شێوە لەبەرەوەی لە خۆراکە خێراکانە هەویریە
بەرهەمی ئاردا بە هەمان شێوە ئەم دوانە هەڵدەگرین ئەمانە لە لیستی ڕەشدان وەرنە ئێرە تەواو یەک دوشتی تریش ماوە مەسەرەن ئەم جەماعەتی بریۆش و کۆرنێتۆیە ئیتاڵیەکان دەیخۆن عافێتیان بێ بەڵام بۆ ژینگە و ئاو و هەوای ئێمە بۆ هەموو فاکتەرە ناتەندروستانی لە ژیانی ئێمە هەن ئەمەشی بێتە سەر زۆرە بۆ ئەوان لەبەرەوەی هەموو فاکتەرەکانی دیکەیان بەشێکی گشتی زۆربەی فاکتەرەکانی دیکەیان تەندروستن قەیناکە بشی خۆن ڕەنگە زیانیان بەم شێوەیە پێنەگەێنێت چیترمان هەبوو پەنیر دەهێڵینەوە بەڵام پەنیریش دەبێت بە کۆنتترۆل بخورێت بەس دەبوو من نا بۆ تۆش بە ئەمانەشم زۆر بەدڵ نییە بەس دەتوانین بیهێڵینەوە بەڵام ئەوە ماستە و زێرۆ هیچ شوگەری تێدانە هیچ چەوری تێدانە دەست خۆش هێشتمانەوە بۆ مانای ئەوە نییە کە تۆ هەر شتێک بیخۆی بە ملیگرام و گرام بیخۆی بی لێ بکەیتەوە سوودی هەیە زیانی هەیە خراپە باشە و ئەمانە بەس ئاگاشت لە خۆت بێت باش بەتاکێت ئێستا لەو نمونە دکتۆر ئەوەش زێرۆ زوکری شەکری تێدانە بەڵام ئەوانمان حساب نەکرد لێ حسابم بۆ نەکردن شتێکم شاردتەوە لە تو ئەوە نۆتێلایە ئەگەر بەس ئەگەر کەسێک منداڵی هەبێ تەواو لەمەی خەتەرتر بوو نۆتێلا بابێنەوە سەر سێزدە خوێت کارەکە سێزدە قوتابی دکتۆرا کە بەشەکی دکتۆراکەیان وەکو تیۆریتیکەڵ نەزەری لە کوردستان خوێندبوو ئەمە توانیمان بە تەنسیق لەگەر زانکۆی پاڤیا لەگەر سێ زانکۆتر لە ئیتالیا بە اختصاصی جیاواز لە بەشی جیاواز ئەو سێزدە قوتابیە کاراسانیان بۆ بکەین و قبولیان لە بۆ وەربگرین و هاتنە ئێرکانە سوپاس دۆخوا کە هەمان بەسەرکەوتویی تەواویان کرد تەواویشیان کردیە تەنها یەک قوتابی دکتۆرایان مایە کە مناقەشەی دکتۆرایەکەی بکە و توێژینەوەی زۆر ئاستبەرزیان بڵاو کردەوە لۆیە پێم باشە یەک نقطە کە لەسەری بوەستین زۆر پێویستمان بە کردنەوەی دەرگای زانکۆکانی خۆمانە بەڕووی زانکۆکانی دەرەوە کە ئەوە خاڵی جەوهەوەی دەرگای زانکۆکان جا بۆ نایکەینەوە بۆ دەرگاکانمان کراوە نیە ئەگەر کردی ئەوەی کە من قسەی دەکەم لە ڕووی کۆلابرێشنی دەرەوەیە زۆر پێویستمان بە دروستکردنی کادری پێشکەوتوو هەیە کە ئاشنابی بە ئەو تەکنیکە نوێیانەی کە ئێستا لەسەر ئاستی دنیاە بۆ توێژینەوە بەکاردێ کۆمۆ دەریاچەیەکە نزیکی کەمتر لە کاژێرێک لە میلانەوە دوورە بەڵام بەڕاستی زۆر گەرمە یعنی ئەوانەی دێنە ئێرە دەبێت لە وڵاتەکەیان خۆر هەر نەبێت نەک گەرمە ئینجا دڵت خۆش دەبێت خۆی زۆر جوانە بەڕاستی بە زۆر گەرمە زۆر گەرماکەی ئاسایی نییە اینجا ساڵانە بەس کۆمۆ بەس ئەم دەریاچە بچووکە ملیۆنێک و 500,000 کەس نزیکەی ملیۆنێک و 500,000 کەس سەردانی دەکەن بەس گەشتیار بێگومان زۆر بەشیان لە دەرەوە ئیتاڵیەوە هاتوو ئیتاڵیەکان فشیان پێدەی هی خۆیانە
بۆ یەکەم جار لە ساڵی 2010 هاتمە ئیتاڵیا بۆ خوێندی ماستەر ئەوە بوو کە لە ساڵی 2009 کاتێک کە جەنابی سەرۆک بارزانی هاتە ئیتالیا سەردانی کرد لە هەرێمی لۆمباردیە لێک تێگەیشتنە چیان واژوو کرد وە کۆی لۆمباردیا لای ئێمە دەبێت بڵێ میلان پایتەختی لۆمباردیە هەرێمی لۆمباردیایە ئەوەی کە هەرێمی لۆمباردیە یارمەتی هەرێمی کوردستان بدا لە زۆر بوارەوە یەک لە بوارەکان بواری ساینس بوو بواری خوێندنی باڵا ئەوە بوو کە لە زمنی وای پارەچیان تەرخان کرد لە ئەوەی چوار قوتابی خوێندنی باڵا بۆ ماستەر بینە ئیتالیا و خوێندنی ماستەر بخوێنن منیش یەکێک بووم لەو قوتابیانە لەو کاتەوە دەست پێ کرد لە ساڵی 2010 دەستم پێ کرد خەباتنێتەوەی زانستی خەباتنێتەوەی زانستی ئەوە خەباتنێتەوەی زانستی دەرەوە بوو چونکە لە کوردستانیش دەست پێ کردی بوو لە زانکۆی سەلاحەدین زۆر باشە لە ئیتالیا دەژی لەگەڵ ئیتاڵیەکان دەژی چ شتێکی ئیتاڵیەکان هەیە کە پێی سەرسامی ئەوەی حەز دەکەی خەڵکی کوردستان بیزانێت زۆر شتن ئەوانەی کە پێیان سەرسامن بەڕاستی بەڵام یەک لەوانە بڕوا بەخۆبوونیان و ئامانجیان بە کۆڵ نەدانیان و خۆیان دەیانەوێت خودی خۆیان بن ئەوە ئیتالیەکان نانەوێ یعنی بابیان هاوکاریان بی یانیش ئەو برێ بابم مەسوولە بابم کاربەدەستە ئەو هەموو شتی لە بۆ من پێدەکرێ ئەمن دانیشم لە ماڵەوە ئیتالیەکان هەرچەند داکوبابی چ اختصاسەک و چ بەرزی پلەچی هەبی بەڵام ئەو دەوێ خودی خۆی بی بەردەوام هەوڵ دەدات بەردەوام دەیەوێ خۆی دروست بکات ئەوە شتەکە کە یعنی زۆر معجیبم پێیان و بە بەردەوامیش لە زۆربیانم دیتیە و هیوادارم خەڵکی مەش یعنی کوڕ و کوچانی ئێمەش ئامانجیان هەبی و بڕوان بەخۆیان هەبی کە لە هەمووش گرنگترە نەک بە باوکیان نەک بە سەتاسەد حیزب و بەخۆت خۆت بە چیت پێیە چکە خۆت تۆ جیاوازی تۆ جیاواز دروستکراوی بەهرەکانت جیاوازن باوکت بوو ڕۆیشت خۆت دکتۆر هیچیشمان کەمتر نییە یعنی کچ و کوڕی ئێمە هیچیان کەمتر نییە ئەو هەڵەی لۆ ئێرە ڕەخسایە تەئکیدم لەوەی کە لە بۆ کوڕ و کچانی ئێمە بڕەخسێ باشتریش دەبین نمونەش ئەم بەرنامەی ئێمەیە کە چۆن ئەو هەموو کوردە سەرکەوتۆ لە بوارە زانستی و پزیشکی و تەندروستی جیاوازانەمان هەن لە دنیا کە زۆر سەرکەوتون وەکو تاک لە ئاستێکی زۆر بەرزدان بە تەئکید دکتۆر بە تەئکید ناخۆشی زۆرمان دیتیە ئیتالیا بە وەختەچی کۆڕۆنایدا ڕۆی کە زۆر ناخۆش بوو نمونەچی یعنی زیندی لەسەر خۆمان کۆڕۆنا لە ئیتالیا زۆر خراپتر بوو لە کوردستان و لە وڵاتەکانی تریش لە وڵاتە یەکەمەکان بوو کە تووشی زۆر ناخۆشی بوو ئێمە لە ماڵەوە من فترەی کۆڕۆنام دکتۆر قۆستەوە بەوەی کە لۆ مۆڵەتی شوفێری دەرنینم کە بە ئیتالیە زۆر قورسە کتابەکی ئەوەندەیە ئەمن لە فترەی کۆڕۆنای خەڵک لەوانەیە بە تەمای مردن بووبی خەڵک دوعای بکە بمریان نەژی ئەمن خەریکی مۆڵەتی شۆفێری بووم ئەوە بوو لە یەکەم وەجبە کە پاش کۆڕۆنا دەوام کراوە مۆڵەت و شۆفێرم کرد و ناجەحش بووم و دەرچووم لۆی کە یعنی لە هەموو حالەتێک ئەتوو ئامانجت هەبی و نەری ئەوڕۆ دەژین بە تەمای سبەینی نیمیان دەمرم ئامانجت هەبی بەردەوام بە و بە تەئکید کۆڵمەدە دەگەی ئەو ئامانجەی کە هەیتت
ئێرە شوێنێکە لە میلانۆ گەلێریای پێدەڵێن لە نێو گەلێریا لە ناوەڕاستەکەی چاڵێکەیە ئیتاڵیەکان پێیان وایە ئەگەر سێ جار بە دانانی پاژنەی پێ لە نێو چاڵەکە سێ جار بسوڕێنەوە بە دەوری خۆیاندا بەختیان دەکرێتەوە. بێگومان بیرباوەڕێکی کۆنی کلاسیکیە. هێندە بە پاژنەی پێ بەسەر ئەمەدا سوڕاونەتەوە بە تەواوی چاڵەکە قوڵ بووە. اینجا نەک بەس ئیتاڵیەکان ئێستا گەشتیارەکانیش تەنانەت ئەم مناڵەش دێتە ئێرە بۆی بەختی بکرێتەوە. نازانم دوای ئێرە بەختیان دەکرێتەوە یان نا، بەڵام هەموویان هەوڵ دەدەن. ئێستا منیش دەیکەم بزانم دوای ئەوە بەختم دەکرێتەوە، وەڵا بەختم عیبی نییە. سەرەی منە؟ ئێستا سەرەی منە؟ یەک، ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە سێ. بەختم کرایەوە، خۆی کرا بوو عیبی نەبوو. ژیان لێرە لە ئیتالیا بە شێوەیەکی گشتی لەبەر ئەوەی بە سیستەماتیکە، یعنی ژیان لێرە بە سیستەم دەڕوا، بە تەئکید یعنی لە بیدایەتەکەی ناخۆشە، بەڵام وە تووشی زەحمەتیەکی زۆر دەبی، بەڵام لەبەر ئەوەی هەدەفەکەمان ئامانجەکەمان ئامانجێکی پیرۆز و گەورەیە و هەدەفەکەمان ئەوەیە کە تاکێکی بە سوود بین لۆ کۆمەڵگەکەمان و دەستکەوتی زیاترمان هەبێت و دەستکەوتی گەورەمان هەبێت، لۆیە توانیمان بەسەر هەموو کۆسپەکان دازال بین و یعنی 2 ساڵ 3 ساڵ ناخۆشی بەڵام بەرهەمەکەی تا هەتایە دەتوانی بیچینەوە و یعنی ژیانێکی ئارام و خۆشت هەبێت و تاکێکی بە سوود بی لۆ کۆمەلگاکەمان. ئەم ئیتاڵەکەم باشتریانێتەوە لە چ؟ لە ئیتاڵی؟ ئەمێن ئەتوو لەم باشتری لە ئیتاڵی؟ ئەو لەگە چیتە؟ لەگە تۆمە. ئەم ئیتاڵەکەم باشترە. ئابە زوان من 10 ساڵ لە ئیتالیم. چی عمرت چەندە؟ ئەمن 13. ئەم عمرم 36. بەس ئەمن زیاتر لێرەم هەموو ڕۆژی قسەی دەکەم برادر ئیتالیم هەیە ئاوەیە. ئەمش لێرەمەوە هەموو ڕۆژێ قسە دەکەم و برادر ئیتاڵیشم هەیە. ئێوەیە. من و دکتۆرەی خێزانم هەموو مەحاولەکمان کردیە، ئێمە کوڕ و کچێکی جوانمان هەیە، هەموو یعنی مەحاولەی خۆمان کردیە لۆ ئەوەی کە ئەو هیوایەتی ئەوان هەیتیان بە پێی توانە بتوانین هاوکاریان بین لەگەڵ ئەوەی کە زۆر مەشغولین بە دەواممان بە زانکۆ بە توێژینەوە، بەڵام هەموو مەحاولەکمان کردیە کە ئەو هاوسەنجە لە بینی دەواممان لەگەر پێگەاندنی منداڵەکانمان ڕابگرین. لەوە مەبەستەش هەفتانە 2 ڕۆژ محەممەدی کوڕم دەینمە ئێرکانە
تەمارینی تێنس دەکا و مامۆستای تایبەتی خۆی هەیە ئەو هیوایەتی کە هەیتی بە هەموو شێوێک پاڵپشتی دەکەین بۆ ئەوەی کە لە دواڕۆژ لەگەڵ ئەوەی کە کەسێکی زیرەک و لێ هاتووی لێ دەربچێت لە مەکتەب کارت زۆر زیرەکە و دەشمانەوێ ئەو هیوایەتی کە ئەو هەیتی بێتە دی. بانیتان باش، من لە ساڵی 2019ەوە دکتۆر هەوراز دەناسم کە بەیەکەوە کار و هاو ئاهەنگیمان کردووە. لەم پرۆژەیە کە کۆمپانیایەکی ئوسترالیش لەگەڵمان کار دەکات، دکتۆر هەوراز ماددە سروشتیەکانی نێوڕۆکەکە جیا دەکاتەوە بۆ ئەوەی بتوانین تایبەتمەندیەکانیان دیاری بکەین و دواتر بزانین ئایا دەکرێت لە ڕووی دروستکردنی دەرمان سوودیان لێوەربگرین. هەروەها کار لەسەر ڕۆکێکی دیکە دەکات کە مادەی تێدا هەن سوودیان بۆ سیەکان و کۆئەندامی هەرسیش دەبێت و دەکرێت لە داهاتوو بکرێنە دەرمان. دکتۆر هەوراز زۆر وردە، بەڕاستی کارەکەی زۆر خۆش دەوێت، هەڵە ناکات، زۆر ڕازگۆیە و هاو ئاهەنگی باشی لەگەڵ هاوکارەکانی قوتابیەکانی پزیشکەکانیشی هەیە. تەنانەت لەگەڵ پرۆفیسۆرەکانیش پەیوەندیەکی باشی لە تاقیگەکە هەیە. پێم بڵێ بۆ ناتوانانی کلینیک دابنی؟ دکتۆر ناتوانین لەبەرەوەی ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی کەسەکانەوە هەیە، بە ژیانی نەخۆشەوە هەیە. بەس تۆ ئێستا لە ڕوەک دەرمان دەردەهێنی وانە؟ بەڵێ. لە کوردستان بۆ ناتوانانی کلینیکێک دابنی بە خەڵک بڵێ ئەوە تا من لە ڕوەک دەرمانم دەرێناوە ئیتر تۆ وەرە ئەمە بخۆ ئەمە مەخۆ ئەم ڕۆکە بۆ ئەوە باشە ئەوە بە فڵان نەخۆشی باشە، بۆ نابێت؟ دکتۆر نابێت لەبەرەوەی دراسی وردی دەبێ. ڕاستە ئەو کۆمپاوندەی یان ئەو دڕەگەی جیای دەکەی و لە پلانتەکە ئەو دەرمانەی کە دەری دەهێنی لەوانەیە لۆ دژە کانسەر بەکاربێ، دژە سەرەتان بەکاربێ، بەڵام دیراسی ورتری دەوێت لە سایت ئیفێکتی ئەو ڕووەکە دەبێ دراسی ورتر بکرێ لە سایدیفێکتی ئەو ڕووەکە ناکرێ و هەروەها دراسی ورتر لە نزبەی ئەو دڕەگە نزبەی ئەو دەرمانە لەو پلانتەی ناکرێ نزبەی دەرمانەکە 100 بی یان 100 کەمتر لە 1 بی تۆ بێبرێ ئەو پلانتە لە بۆ دژە کەڕوو بەکاردێ، لە بۆ نەخۆشی قۆڵۆن بەکاردێ، لە بۆ نەخۆشی چونکە لێرە لەوانەیە نەخۆشەکە پێویستی بە 1 کیلۆ جیا دەرمان 1 ترێلە دەرمان بی لۆ ئەوەی کە لەوانەیە بایی حەبەکی تەسیر لە بۆی هەبی. لۆیە پێویستمان بە دراسی ورتر هەیە، ناتوانین کە دەرمانێکمان دۆزیەوە لە ڕوەکێک یەکسەر بیدەینە خەڵکەکە و برێن بیخۆن. تاقیگەکەی ئێمە تایبەتە بە بەرهەمە سروشتیەکان. دکتۆر هەوراز لە ماوەی 4 ساڵی ڕابردوو زۆر یارمەتی ئێمەی داوە و توانایەکی باشی هەیە.
سوپاسی ئەو دەکەین کە یارمەتی دەربووە لەگەڵمان بۆ بەردەوامیدان بە چەندین گرێبەست لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکان. دکتۆر هەوراس بە ماوەیەکی کەم توانایەکانی پەرە پێدا و کارێکی باش لە نێو گروپەکە دەکات. تەواو خۆی بۆ کارەکەی تەرخان کردووە. دکتۆر هەوراس کەسێکی ئارام، بەڕێز، بەتوانا و زۆر بەهێزە. بەردەوام دەیەوێت خەریکی کارەکەی بێت و خۆی بۆ ئەمە تەرخان کردووە. بۆ قوتابیانی ئاسایی و قوتابیانی دکتۆرا کەسێکی پێویست و گەورەیە. بەردەوام بانکێشی دەکەن لە ئاهەنگەکانی دەرچوون، چونکە ئەو وەکو بەشێکە لە خێزانەکەیان. لە لایەنی کارکردنیش زۆر باشترە، کاری قورس دەکات و زۆر بە بایەخەوە بۆ کارەکەی و ئامانجەکانی. ئەگەریش زەحمەتیەک بێتە پێشی، تەنیا پشتگوێی ناخات و جێی بهێڵێت، بەڵکو چارەسەری دەکات. Sono Diego Caprioglio, ricercatore in chimica organica. من لەگەڵ هەوراز هاوئاهەنگی دەکەم لە ساڵی 2019 تاوەکو ئێستا. ئێمە خەریکی پرۆژەیەکی نوێین لەسەر چەند مادەیەکی نوێی پێکهاتەی حەشیش. ئەم توێژینەوەیە لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی دەکەین. ئەمەش بۆ ئەوەیە پێکهاتەی نوێی ناو حەشیش بدۆزینەوە و کاری لەسەر بکەین وەکو دەرمانی دژە هەوکردن بۆ نەخۆشیە جیاوازەکان. بەتایبەت نەخۆشیەکانی چاو وەکو وشکی چاو و ئاوی ڕەشی چاو. لەگەڵ دکتۆر هەوراز ماوەیەکی درێژ و باشمان بەیەکەوە بەڕێ کردووە. ئەو کەسێکی زۆر باشە، زانیاریەکانی بەردەوام بەرەو پێش دەچن. کەسێکە دەتوانی پشتی پێ ببەستیت. بەردەوام ئامادە و پۆشتەیە. دەتوانم بە چاونوقانەوە متمانە بەکارەکانی بکەم. لە هاوکارێکەوە بووەتە هاوڕێیەکی جێگەی متمانەی من. Sono Chiara e sono la dottoranda del professor Minassi e ho avuto l'onore. خۆشحاڵم لەگەڵ دکتۆر هەوراز لە ساڵی 2020ەوە کارم کردووە و کار دەکەم. بۆ ماوەی ساڵێک لەسەر پرۆژەیەک کارمان کرد پێکەوە. ئەوەی تێیدا دەبینم لە کارکردن لەگەڵیدا کە بەردەوام پڕزانیاریە لە بوارەکەی خۆی لەسەر ڕووەکە پزیشکیەکان لەسەر پێکهاتەی کیمیایی. هاوکاری منی زۆر کردووە، نەک تەنیا لە تاقیگە لە ژیانی ڕۆژانەشمدا. ئەو تەنیا هاوکارێک نییە، بووە بە هاوڕێم، بەردەوام پاڵپشتیم دەکات لە کارە قورسەکاندا. بە تایبەت لە تاقیگە کاتێک پێویستم پێی دەبێت، ئەو لەگەڵ قوتابیەکاندا هەم هاوکارە، هەمیش زۆر تند و وردە. لە ڕاستیدا ئەومان لەگەڵ نەبوایە لە تاقیگە کارەکانمان زۆر قورس و زەحمەتتر دەبوون. دکتۆر هەوراز سەرپەرشتیاری منە، زۆربەی کات بەیەکەوە کار دەکەین. نزیکەی 7 مانگە یەکدی دەناسین لە سەرەتای توێژینەوە کەمەوە. بەردەوام سەرپەرشتی کارەکانم دەکات و یارمەتی دەرمە لە تاقیگە. ئەو هەموو تەکنیکەکانی فێر کردم. تەنانەت کە هەڵەیەکیش بکەم، ئەو تووڕە نابێت و یارمەتی دەرە بۆ چارەسەری گرفتەکان بۆ ئەوەی فێرم بکات و یارمەتی دەرم بێت. لە کوردستان پاشەوەی کە دراستەکی وردم کردیە لەسەر بە خۆم بە شەخسی دەیان چیا گەڕاوم توێژینەوەکەم بڵاو کردوتەوە، زیاتر لە 198 گیا دەرمانیم خڕ کردوتەوە. ئەوەمان سەلماندیە بەلای 198 ڕوەکی پزیشکی زۆری جیاواز، زۆری جیاواز لە چیایی جیاواز. 198 ڕوەکی جیاواز، گیای جیاواز لە شوێنی جیاواز تەنیا لە کوردستانی باشوور. تەنیا لە کوردستانی باشوور. کە ئەمانە هەمووی ڕوەکی پزیشکی. ئەوەی جێی دڵخۆشیە لۆمان بە دیارکەوت کە کوردستانی باشوور، کوردستانی خۆمان زۆر دەوڵەمەندە بەو ڕوەکانەی کە تایبەتن بە کوردستان، کە تایبەتن بە کوردستان بە واتایی کە تەنها لە کوردستان هەن، لە شوێنەکانی تر نین. نقطەی یەکەم باڵوت تەواوکەم دکتۆر. نقطەی دووەم لۆمان بە دیارکەت کە زۆر دەوڵەمەندین بەو
ڕووەکە پزیشکیانەی کێ لە دنیا ئیشی لەسەر نەکراون ڕاستە ڕووەکەکە لە وڵاتانی تر هەن بەڵام لە کوردستان ئیشی لەسەر نەکرایە کە ئەمە بەدەگمەن دەدۆزیەوە لە وڵاتەکی وەکو ئەوروپی بتوانی ڕووەکەکی پزیشکی بدۆزیەوە هیچ ئیشی لەسەر نەکرابێت کەواتە ئەوان ئیشان لەسەر هەموو شتێک کردو لەسەر هەموو شتێک کردووە کەواتە ساحەتی فراوانمان لە پێشە بەڵام دەبێت پێش هەموو شتێک داتابیسی ئەو پلانتانە بکرێت وە پەیامی من لێرەوە ئەوەیە کە من لەگەر چەند پرۆفیسۆرێکی ورد لە بابەتە گفتوگۆم کردێکە ئیتالین پلانێکمانێ پرۆژەیەکمان هەیە کە ئەو ڕووەکە پزیشکیانەی کوردستان پۆلێن بکەین لایانی کەم بیکەین بە لایبرەریەک بە کتابێک لۆ ئەوەی کە چیتر خەڵکانی تر زانای تر لە وڵاتانی دراوسی لە وڵاتانی تر نێن پلانتیمە ببن بەخۆیان ئیش لەسەر بکەن و بە ناوی وان تەزیر بکرێ و لەوەیان دەریش بڵاو بێتەوە کە ئەو نوقتە بە جددی دەبی لە سەری ڕابوەستین و کاتی وەیە ئەمڕۆ باشترە لە بەیانی حکوومەت پرۆژەیەکی نیشتیمانی بە داتاکردنی ڕووەکی پزیشکی ڕابگەیەنێ پارێزگاری لەو هەموو ڕووەکە پزیشکیە دەوڵەمەندە بی کە وەکو سەرۆتێکی سامانی هیچ کەمتر نییە لە نەوت لە ئاو پارێزگاریان لێ بیکە و داتابیسی بکە و بە ناوی کوردستان پۆلەنیان بکە و ڕیزبەندیان بکە. ئەوە جیهازی ئێنەمارە ئەو جیهازە کە زۆر پێویستە و گرنگە کە بەداخەوە لە کوردستان نیتمان ئەو جیهازە پاشەوەی کە دڕاک واتە دەرمان لە جیا دەکەینەوە لە میدیسنەل پلاند لە جیا دەرمان پاشەوەی کە خاوێنی دەکەینەوە لە ئەوەی کە بزانین ئەو پێکهاتە کیمیاییە چییە کە لە ناو پلانتەکە هەیە دێن بەو جیهازەی دەتوانین پێکهاتەی کیمیاییەکەی بناسینەوە بیزانین کە بزەبت ئەو کۆمپاوندی کە لە ناو میدیسنەل پلانتەکەی هەیە چییە؟ ئەو جیهازەی کە باسم کرد لە کوردستانی خۆمان نیتمان و لە عێراقیش نییە و توێژەران و مامۆستایانی ئێمە بۆ ئەنجامدانی کاری توێژینەوەیان پێویستیان بەو جیهازە دەبێت وە سامپڵەکانیان دەنێرن لە بۆ ئێران یان تورکیا کە کەس نازانێت کو دەکرێت و کوالیتەکەی بە تاکید هەمان کوالیتی نییە. شتێک کە دەمەوێت پێتان بڵێم ئەوەیە تاکی کورد وەکو تاک کۆمەڵێک بەهرە و توانای زۆر گرنگ و جوان و گەورەی تێدا هەن. ئەم بەهرە گەورە و گرنگ و جوان و کاریگەرانە دەبێت بخرێنە نێو سیستمێک بۆ وە سیستمەکە هاوکار بێ و خەڵک هاوکار بێ حکوومەت هاوکار بێ دەوڵەت هاوکار بێ بۆ ئەوەی ئەو تاکە بتوانێت سەرکەوتوو بێت. ئەگەر تۆ سیستمەکەت خراپ بێت یا هەر نەدبێت ئەگەر تۆ حکوومەت هاوکاریت نەکات دەوڵەت هاوکاریت نەکا خەڵکیش هەمویان ڕاتکەشن بۆ خوارەوە خەریکی دۆزینەوەی خاڵی سلبی بن تێدا نەک دۆزینەوەی خاڵە ئیجابیەکان و خاڵە پۆزیتیڤەکان و ئەرێنیەکان و پاڵپشتیکردن و پشگیریکردنت ئەگەر هەموو شتێک ئاوا بوو هەموو شتێک سلبی و نەرێنی بوو بێگومان ئەو تاکە ناتوانێت سەرکەوتوو بێ. بەڵام تۆ سیرکە لەم بەرنامەیە هەموو بەرنامەکانی دیکەی ئەم وەرزە هەر بەرنمەیەک چیرۆکێکی سەرکەوتنی تاکێکی کووردە بەهۆی ئەوەی کە توانە و بەهرەی گرنگی هەن و خراوەتە نێو سیستمێکی پێشکەوتووە سیستمەکە و حکوومەتەکە و دەوڵەتەکە کە هی خۆشی نین هاوکاری دەکەن سەرکەوتوو دەبێ. بەڵام ئێمە
کولتور دەبێ هاوکاریت بکە، سیستم دەبێ هاوکاریت بکە، دەوڵەت دەبێ هاوکاریت بکە، حکوومەت دەبێ هاوکاریت بکە، خەڵک دەبێ هاوکاریت بکە بۆی سەرکەوتوو بی، نەک بە پێچەوانەوە هەمووی ڕادکێشن بەرەو خوارەوە. هەمووی بەدوای ئەوە بن عیبێکت لە شوێنێک هەیە بیدۆزنەوە و خێرا خێرا هەجوم کەنە سەر و قسەت لەسەرکەن، بتشکێن و بتڕوخێنن بۆی سەر نەکەوی. جیاوازەکە ئەوەیە هەمان ئەو کوردەی کە لەوێ ئەو کەسە سەرکەوتووە نیە، لێرە دەبێتە کەسێکی زۆر سەرکەوتوو. لەبەرەوە بڕوات بەخۆت بێت، هەموو ئەو پاڵنەرانەی کە پێویستن بۆ سەرکەوتن لە کوردستان بنیاتیان بنەی، تاکی ئێمە هیچی کەمتر نیە لە تاکەکانی دیکەی وڵاتانی دیکەی دنیا. دکتۆر هەوراز ئێستا نوێنەری زانکۆی سەلاحەدینە لە ئەوروپا بەگشتی و ئیتالیا بە تایبەتی. ئێستا خەریکی هاو ئاهەنگێکی زانستی وردە. دەیەوێت ئاستی زانستی لە کوردستان بەرزتر بێت.